ئەگۆرانیا داواکاری کاکە بەشدار و کاکە ئەحمەد و کاکە ئاکۆی خۆشەویستە داواکاری خۆیانە هیوادارم بەڵیان بێ هێشکەشە بە هەموو لایەک بیرم لێت کرد لە منداڵی عاشقێک بۆی بەهەژاری یادگاریەکان وەک یادگاری لە ناوڵی مندا تۆمارکاری تووڕامە بە تویزدانە تووڕامە بە تویزدانە لا بیر مەکە یادەکانم گەر تۆ بڕۆی شەو گەردەبە بێریبانم بێریبانم بەعزم ئێڵە بەشدار یادەکانت بێریبانم بێریبانم بەعزم ئێڵە یادەکانت داڕۆم دەڕۆم ئاوژین دەڕۆم دەڕۆم ماڵاوایی دوازارەکەم هیچ تێنەما وە من نەیکەم ئاخ بۆ دڵە ناچارەکەم هیچ تێنەما ئاژین خانم بەعزم ئێڵە ئەحمەد یادەکانت بێریبانم بێریبانم بەعزم ئێڵە یادەکانت غريب لواية بكس لواية بمال لواية غربتي لواية بلام داخل لواية غربتي لواية مقو اكو ولا غزالم 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 قنجيرون البيار نابنا والله شكرت انا احمد تشيرني 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 تيروني يا ارض تساوى من يا اقول اني داواکاری خۆیان بوو هیوادارم بەڵێ گەشت